لە بەدواداچوونێکی گەلی کوردستان سەبارەت بە ڕەوشی تەندروستی لە سلێمانی وەک ئەم پزیشکە ئاماژەی بۆ دەکات ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە منداڵاندا دەرکەوتووە و توشبوو هەیە و بە ئەستەم لەگەڵ پەتای وەرزیدا جیا دەکرێتەوە بۆیە ئەوەی پێویستە لەسەر دایکان و باوکان منداڵەکانیان بپارێزن و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن. کۆڕۆنا لە مناڵانە بەرەوزیابوون ڕۆژەوە ڕێژەکەی زۆر زیایی کردووە و لە کوردستانیشەوەی کە هەستی پێکرێت زۆر زیایی کردووەوە چەندین ڕۆژانە نەخۆش لای ئێمە داخڵە بێت بەداخەوە تا ئێستا نەمانتوانیوە وحدەی تەواو کۆڕۆنا جیا بکەین و بەڵامەوە لە ئیشکردنین کە ئینشەڵا بە زووترین کار لەم چەند ڕۆژەیە ئۆکسیژنەکە بەسترێ بە تەواوەتی جیاکەینەوە بۆی کە هەم بەریەکەوتن لەگەڵ خەڵکی تراکەم بێ و هەم بۆ مناڵیش لە بناڵێک کە توش بۆ لەگەڵێکی ترا بەڕاستی نەیگوازێتەوە. بەڵام گەرنگترین شتەوەیە چۆن مناڵان بپارێزرێن یاخود جاران ئەوترا کە نەک ئەوترا خەڵک واتیەگەی کە مناڵ بە هیچ شێوێ توش نابێت و یاخود هیچ لێکەوتەی خراپینە بەڵام ئێستا دەرکەوتووە ڕێژەی توشبوونی مناڵ زۆر زیایی کردووە و لە هەمان کاتە هەندێک جار لێکەوتەی خراپی شێبێ کاریگەری زۆر نەرێنیە بێت لەسەرەوەی کە دڵی مناڵەکە هەندێک جار لە گورچی لێ هەندێک جار لە کواندامی هەر سوچگەری یاخود هەناسەی بەتایبەتی ئەو منداڵانە بیرمان ناچێت کە خۆیان نەخۆشی درێژخانیان هەیە وەکو نەخۆشیەکانی شەکرا، نەخۆشیەکانی دڵ، نەخۆشیەکانی سنگ و هەناسە، ڕەبۆ، نەخۆشی مێشک، یعنی ئەمانە هەمویان بەڕاستی وای لێکا کە مناڵەکە وەک گەوران مەترسی لەسەر ژیانی دروست بێ. نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید یەکێکە لەو نەخۆشخانانەی کە خزمەتی تەندروستی بە منداڵان دەکات و کارمەندانیشی داوا دەکەن کە یەکێکی تایبەت بە چارەسەرکردنی کۆرۆنا لە نەخۆشخانەکە بکرێتەوە. خزمەتێکی باش پێشکەش نەخۆشەکان ئەکرێت و بە باشی چاودێری کراون لەلایەن دکتۆر و لەلایەن کارمەندە و چارەسەر کراون و هەموو بە تەندروستێکی باشۆ چونەتە ماڵەوانێ. لە ئێستا ئێمە کۆرۆناشمان هەیە، کۆرۆناش لێرە داخڵ ئەکرێت کە یەکەی کۆرۆنامانە پێویستمان بەوەیە ئێستا یەکەی کۆرۆنا بکرێتەوە بۆ ئەوی نەخۆشی کۆرۆنا جیا بکرێتەوە. زیانێکی زۆر بە کارمەند گەشتووە بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆنایەوە کارمەندەکانمان زۆر تووشی کۆرۆنا بوون، دکتۆرەکانمان زۆر تووشی کۆرۆنا بوون، واسعی تەندروستیان لە خراپیا بوو، زیانمان پێگەشتووە. لەبەرەوە پێویستمان پێیەتی کە یەکێکی کۆرۆنا بکرێتەوە بۆ نەخۆشخانی مەناڵان بۆی کۆرۆناکان جیا بکەینەوانێ. قاوشێکی تایبەتمانیە بە کۆرۆنا لە ژوورێکا تەنها جیای ئەەکەینەوە دوای ئەوە تاقیمی ژوورەکە کرد و بێدوشتەکەی. لەبەرەوە پێویستمان بە قاوشێکی تایبەت بە کۆرۆنایە. لەگەڵ هاتنی وەرزی پاییز و سەرما زیاتر توشبوون بە پەتاوەرزیەکان زیاد دەکات و ئێستاش نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆتەوە. ڕێنمایی پزیشکان و پسپۆڕان ئەوەیە کە ئاگاداری تەندروستی منداڵەکانیان بن و تا دووربن لە پەتای ڤایرۆسی کۆرۆنا. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.